خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین تەورێکی ترمان هەیە کە تەورێکی تەندروستە کە باس لە پیربوونی چاوەکانمانەکە ئازانین چاوەکانمان ئەندامێکن کە ڕۆژانە ئێمە بەردەوام بۆ بینین بەکارێنین و هەمیشە هەوڵمانەوە بیشی پارێزین چکە شوێنێکی ئەندامێکی زۆر هەستیارە بەڵام بەپێی تەمەنمان کە ئێمە ئاچینە تەمەنێکەوە لە چ تەمەنێکای تر چاومان پیرە بێ لاوازە بێ ئەی ئێمە وەکو کەسانی ئاسایی کە بتوانین چاومان بپارێزین لە تیشکەکان لە پیربوون لەوەی کە تووشی گرفت نەبێت چۆن بتوانین ئەم هەوڵانە بین ئەمە پێگومان کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی ئەوێ لە هەمان کاتیشا ئەو کەسانی کە هەر لە مناڵیەوە خۆیان گرفتی چاویانێ و کەسبوونی چاویان هەیە ئەمانە بۆ ماوەی کاریگەری هەیە لە سەریان یاخود هەندێک کەسەیە بەردەوام هەڵباس لە وشکبوونەوەی چاوەکات ئەمانە بەخۆی چیەوەیە ئەمانە و کۆمەڵی پرسیاری تر تاوەکو بتوانین کۆمەڵە زانیاریمان دەستکەوێت بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە ساکە ڕەحمەتفەرست پسپۆری نەشتەرگەریەکانی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئەمە میوانە دکتۆرە سڵاو لەوێ بەیانی باش سپاس بۆ تۆ باسی پیربوونی چاوەکەین پیربوونی چاو پێیوەستە بە پیربوونی تەمەنمانەوە یاخود چی بێگومانیەکێکە لەو ئەندامانەی کە وەکو هەر ئەندامێکی کە ینی پیربوون تەسیری تێ ئەکات چۆن لە جسممانە هەموو ئەندامەکان ئەڵێن هەنێشت هەیەڵێ بەهۆی پیربوونەوە وای لە هاتووە مەسەلەن مێشک بووکانەوەیکی تا دەرەکەوێ ئەڵێ ئەمە بەهۆی پیربوونەوەیە بێگومانیش چاویەکێکە لەو ئەندامانە کە ئەوەی تیا دەرەکەوێ دەچتەمەنێکەوە دکتۆر ئیترەمە ئاسایی ئەگەر نیشانەکانی دەرکەوت خۆی نەخۆشیەک هەیە بە تایبەتی زۆر پێیوەستە بە پیربوونەوە پێڵن ئەیج ریلیتد ماکیولار دیجنەریشن یعنی بووکانەوەی سنتەری بینینی چاو ئەوە زۆر زیاتر لە دوای تەمەنی 6 ساڵەوە جاران وابوو جاران لە دوای تەمەنی 6 ساڵەوە بەس ئێستا بەڵێ با پێتان بڵێم ئێستا بە فەحسی ئەم نەخۆشانەی کە ئێستا ئەیەکەین سیرەکەین لە دوای 50 ساڵیشەوە هەیە بووی دروست بووە یعنی ئەمە شتێکی زۆر ترسناکە و شتێکی زۆر ناخۆشە بۆ تەمەنەکە پێشکەوتووە دکتۆر تەمەنەکە پێشکەوتووە ئێستا باسێکین هۆکارەکان چییە لەبەرەوە بۆچی وای لێ هاتووە خۆی پیربوونی چاو لەوانەیە ئەو نەخۆشیە بێ لەوانەیە ئاوی سپی بێکەیەکێکە لەو نەخۆشیانەی بە تایبەتی لەگەڵ تەمەنا دروست ئەبێ ئەنی تا تەمەنمان گەورەتر بێ ئەگەری زیاترە کە ئاوی سپیمان بۆ دروست بێ ئەمە بە دەرنیە لەوەی کە لە مناڵە هەیە ئەوە لەوانەیە زگماک بێ و ینی بۆ ماوەیە بێ پیربوونی چاو بەهۆی چەند هۆکارێکە هۆکاری دەرەکیمان هەیە و هۆکاری ناوەکیمان هەیە هۆکارە دەرەکیەکان زیاتر یەکەم شت تشکی خۆرە تشکی خۆر کە تشکی سەر و بنووشەی تایە تشکی خۆر چەند باشە بۆمان بەڵام هەنێ زیانیشی تایە ئێمە ئەتوانین ڕێگەری بکەین لەو زیانانەی کە بە ئێمە بگەێنێ تشکی سەر و بنەوشەی تایە ئەگەر دائیمەن بە شێوەیەکی زۆر بەری بکەوین لەوانەیە لە ژێر تەمەنی 50 ساڵیشەوە تووشی ئاوی سپی بین لەوانەیە ژێر تەمەنی 40 ساڵیشەوە ئاوی سپی بین هەر بۆیە بۆ پاراستن لەوە ئەبێ چایلکەی تایبەتی بکەینە چاومان چایلکەی بڵێن دژە خۆر کە هەموو نەکشەر نیە هەڕەش بێ ئەوە ئیسفادەی نییە نوعەکەی فلتەرەکەی چییە کە تشکی سەر و بنەوشەی تەناپەڕێنێ اینجا ئەوەش نیسبەی هەیە مەسەلەن هەیە لە سا هەفتایە لە ساشتایە لە ساسە تا زیاتر بێ لە ساسە بێ کوالیتی عینەکەکە باشترێ بێت و سوودەکەی زیاترە بێت بۆ چاومان باشە دکتۆر لە کێکتر لەو هۆکارانەی کە خۆشە ئاماژە و پیا بۆ ماوەی کاریگەری هەیە بەڵام کە ئێستا ئەڵەی جاران ئەوە نەبوو ئێستا دە ساڵێک هاتوۆتە پێشەوە ئەم ژینگە و پیسبوون و زیادکردنی تەکنۆلۆژیا و بڵاوبوونەوەیکی زۆری جەنجاڵی ئۆتۆمبیل و دووکەڵەکان ئەمە کاریگەری هەیە لەسەرەوە دەم خۆش بزەبت ئەو هۆکارانەیە جۆرێتی ژیانەکەمان کە زۆر گۆڕا لایفستایلمان کە جاران خەڵک شەو هەموو ئەخەوتن یعنی کەم کەس هەبوو بگاتە یەکی شەو یعنی تر لە 12 هەمووی خەوتبوون و بەیانی زوو هەستاون دەستکراوە بە ئیش و کار بە ئام بە شێوەیەکی ئام باسەکەن بەس ئێستا کەم کەس هەیە شەو نەخەوێ ینی شەو بخەوێت و ینی بە تایبەتی گەنجەکانمان کە تا 3-4 بەیانی دائەنیشن هەر ئەوەش نییە دانیشن قسە و باسکەن و ئەم شتانە لەسەر مۆبایلن کە یەکێکە لە ینی هەرە زیانترین ئەو شتانەی کە زەرەر ئەگەینێ بە چاومان بە تایبەتی لە شەوانە کە بەکارێنن ئەچنە ژوورێکی تاریکەوە
يعني مۆبایلەکە لە ئاخر برایتنێسە یعنی ڕۆشنێکی زۆری هەیە يعني بەبێ فلتەر بەبێ هیچ بەکاری هێنێ هەرچی تشکی زیان بەخشی ئەو مۆبایلە هەیە کە یەکێک لەوانە بلوولایتە تشکی شینە ئەچێتە یەکسەر شەبەکەی چاومان اینجا ئەو گەنجانە بڵێن ئاوی سپیان نییە يعني عدسەکەی پێشەوەی چاویان ڕوونە یەکسەر ئەچێتە سەر شەبەکەی چاویان و زەرەر بگەێنێ ئەمەوە ئەکات کە تۆ زووتر چاوت پیر بێ ینی بۆیە لە 6 ساڵیا دەرناکوێسە لە 50 ساڵیا دەرەکوێ 10 ساڵێکی ینی خواب بکات ینی ئەمە نەیەتە پێشتریشەوە نەبێتە 40 ساڵیش ینی ئەوانە بەس ئەگەر بەو شێوەی ئێستا بڕوات و بەم شێوەیە بڕوات و ینی گەنجەکانمان یا مناڵەکانمان پارێزگاری لە خۆیان نەکەن ینی دوور بێت لەوانەیە بکاتە ئەو شێوەیە بەڕاستی ئەرچی دایک و باوکە ینی دکتۆر ئێستا بەداخۆ بچۆرە هەر خوێندنگەیەک لە پۆلێکە بڕوان پێ بکە 20 لەبێ 3 لەبێ 4 لەبێ عینەکی لە چاوێ ینی تۆ تەمەنێکی مناڵ و لەگەڵ تریشی قسەشەکەوەی تریشی نهاتۆ فەحسکە لەوانەیە شار عینەکی ینی زۆربەی زۆری ینی ئێستا باشە هۆشیاری زیاتر بوو وەک لە جاران خەڵکەکەیت فەحسکە بەس ئێستا ئەوە نییە ڕێگولەر چەکە بکەن مەسەلەن لە 6 ساڵیا فەحسێکە کاڵە چاوم باش بۆ تا 6 ابتیدایی فەحز ناکاتەوە ڕێ بێ لەو بینەشا فەحسکاتەوە بەتایبەت کێسە زۆر مناڵ شاشەی زیرەک بەکارەهێنن دکتۆر دایم بەدەستیانە ینی زۆر لە ئەمرێکی مناڵیەوە داوای ینی مۆبایلی بۆ ناکردن ئایپادی بۆ کردن ئاینەشتا ناشخەوێت شەودرەنگە خێت و مناڵ سیرکە ینی جارە مناڵ خۆی لەوانەیە نۆ بخەوتە ئێستا تۆ بە زۆر 12 خێتە جێگەوە ناخەوێت ئەوەش کێشێکی دایک و باوکەکانە دکتۆر خاتوونەکان کە میکەپ ئەکەن زۆر جار میکەپ بۆ چاو ئەکەن اینجا کە ئەیشۆرن ئەم غوسولە ئەوا ئەیبەنە ناو هەنێک جارە چەتە ناو چاوەکەش ئەمانەش هۆکار هەیە بۆ هیلاکی بۆ پیربوونی چاو یان نەلانێ هەنێک گرفتی تریان ئەبێتە هۆی گرفتێکی تر وەکو حساسێت و توشبوونی حساسێت و وشکی چاو یعنی هیچ مادەیەکی کیمیایی باش نییە بچێتە ناو چاو حتا من بە خانمەکان ئەڵێم کە سەردان مەکەن لە کلینیک ئەڵێم مەیکەپی دەرەوەی چاو بکە زیاتر با ئەم قەڵەمە لە ناو چاوان نەبێ مەگەر یەک جار لە ساڵی یەک جار بۆ مناسەبێ با دائیمەن ئەمە نەکرێت چونکە ئەبێتە هۆی حساسێت و ناخۆشی بۆ چاوەکە باشە دکتۆر کاتێک باسی پیربوونی چاو ئەکرێت تەنیا چاوکەزیەکەیە یان نیشانەی تریشی هەیە بۆ نمونە خوڕینی چاوە چاو ئاوکردنە بەسەلەی پیربوون زیاتر هەر چاوکەزیەکە یعنی تەسیرە کاتە سەر بینین یعنی ئەمە خەمی چیمانە ئەگینا ئەگەر هەر خوڕان و ئاوکردن بێ ئەوە چارەسەری هەیە و هیچ خەمێکمان نییە بەس کە ماڵێن بە ئاگاداری چاوەکانمان بین لەبەر ئەوەیە ئەو ساوتمان هۆکاری دەرەکی یەکەم تشکی خۆر بوو دوم هۆکار جگەرە و نێرگەلە و حەشیشە و ئەمانێک کە ئێستا گەنجانێکی زۆر ینی لە مناڵە 15-16 ساڵیەوە بەکارێهێنن ئەڵێ 4 جار ئەوەنە هۆکارەکە زیاد ئەکاتە ئەوەی کە چاو تووشی ئەو نەخۆشە بێ بووکانەوەی شەبەکەی چاو شوێنێکی داخرا و هەمووی بەیەک هەمووی بێگەر تۆش نەیخۆی ئەبی بە پاسف سمۆکەر یعنی ئەوەی تەنیشت کە ئەی خوات بۆ تۆی ئەیات هەر هەمان زیانی هەیە ئەو کارێکی ترەوەیە مەسەلەن ئێمە کەم ئاوە خۆینەوە ئەگەر کەم ئاو بخۆینەوانێ وا ئەکات جسممان وشک بێتەوە خوێن لە جسممانە کەمتر بسوڕێتەوە خوێن کەمتر بچێت بۆ چاوەکە ئەوێ ئەو کارێکی تر کە لەوانەیە ڕاضە نەکەین ینی ڕاضەکردن وەرزشکردن یەکێکە لەو هۆکارانەی زۆر باشە ینی تۆ خۆ بۆ جسممان باشە بەس ئێستا دراسات دەری خستووە کە بۆ چاویشمان باشە ینی چەند ڕاضە بکەی بۆ چاویشمان زۆر باشترە بێت ئەمە هۆکاری دەرەکی بۆ عفو ئەنجای لەسەر هۆکاری ناوەکیەکان ئەوە بوو ئەو نەخۆشیانە مەسەلەن وەکو ئاوی سپیە بووکانەوەی شەبەکەی چاوە کەسبوونی چاوە ینی ئەوەی هۆکارە دەرەکیەکان بە حتا ڕادێک ئەتوانین ینی پارێزگاری خۆمان بکەین لەو شتانە ناوەکیەکانیش ئەتوانین بە ڕێگولەر چەکەپ پارێزگاری لێ بکەین مەسەڵەن ئێمە با ساڵی جارە قەیچەکە سەردانی دکتۆری چاو بکەین بۆ ئەوی بزانین ئاوی ڕەشمان هەیە بۆ بزانین وەزعی شەبەکەمان چۆنە بۆ بزانین ئاوی سپیمان بۆ دروست بۆ یان نا ئەگەر چاومان کەزە با چاویلکە لە چاوکەین ئەگەر حەزمان لە چاویلکە نییە با بەرەو لەیزەر بڕۆین ینی هەموو شتێک ئێستا الحەمدولله کە چارەسەری بۆ دۆزراوەتەوانێ بەڵێ دکتۆرەیەکی تر لەو بابەتانە نەخۆشیە درێژخایەنەکان یاخود زۆر کەس ڕۆژانە کردوێتی بە
خویەک لە خۆیە هەر تۆزێک مادووە بێ سەرێشەیەکی بۆ بێ پاراسیتۆڵێ یاخو یەکێ لەو جیرەوە ناخاتە پەرداخیەوە ڕاستە خۆچاکیەکە ئەم دەرمانانە و نەخۆشیە درێژخانەکان کاریگەری لەسەر چاومان بەجێڵێ بێگومان یەکێک لەوانە نەخۆشی شەکرە کە زۆر خراپە بۆ چاوی ینی زۆر بە زوویی نیشانەکانی لە چاوە دەرەکەوێ بە تایبەتی ئەگەر هات و شەکرەکەی کۆنتترۆل نەکات و یعنی گوێ نەهاتێ چەند کەس هەیەڵە خۆ من هیچ مشکلەم نییە بەڵام کەیت لای ئێمە فحسی چاوەکە ئەکا سێرەکەی تووشی وردە نەزیفێک بۆ یعنی خۆی بە سێ مەرحەلە شەکرە ئەیا لە چاوەکە یەکەمیان بە شەوەی وردە نەزیفە دوایی تۆپەڵی گەورە دوایە بێ بە نەزیفێکی گەورە و ئاوسانی شەبەکی چاوەکە و ترازان و یعنی لە دەستدانی بینایی ئەو مەرحەلە یەکەمە ئەگەر لە سنتری چاوەکان نەبێ نەخۆشەکە هەستی پێ ناکە بەڵام تاکو ئەوەی یەتە لای دکتۆر و مەرحەلەیەکی پێشکەوتووە و یەتە لای دکتۆرەکە چارەسەرەکەی قورسترە بێ بەس ئەگەر هاتو لە ئەوەڵەوە بێ مەسەلەن ئێستا بۆ نمونە ئێمە لەیزەرێکی ساردمان هەیە ئەگەر تۆزێ ئاوسانی هەبێت ئەو لەیزەرە ساردەیە لە سنتەری بینینەکە و ینی ئاوساویەکی کەمێ بێتەوانێ ینی پێویستە جەماعەتی ئەوانەی کە شەکریان هەیە بەلایانی کەمەوە 6 مانگ جارێ سەردانی دکتۆری چاو بکەن بۆ فاسی چاوەکەن چینە سەر خۆپارێزیەکان دکتۆرانی زۆر کاتێمە بەدەر لەوەی تیشکی خۆر تیشکێکی سروشتی و ڕۆژانە بەرمانە کرد بەڵام تیشکە دروستکراوەکانیش ێستا کە ئێمە دانیشتن گفتوگۆکەین کۆمەڵە تیشک لە سەرمانە کە مادام ڕۆژانە ئەم تیشکانە بەرمانەکەوێت ئەتوانین لەگەڵ خۆمانە پشوو بە چاومان بین یاخود کۆمەڵ ڕاهێنانی باش هەیە کە ئێمە ڕۆژانە گەر هەستمان کردمان چاومان مادووە ڕاهێنانی پێ بکەین بۆی کە تووشی گرفت نەبین یاخود تووشی پیربوون نەبی بەڵێ بێگومان هەموو شاشەیە کە بەکارێنرێ یاسایەکی بۆ دانراوە یاسای 20 ئەنی هەموو 20 دقیقەیە کە ئێمە شاشە بەکارێنین کۆمپیوتەر بێ مۆبایل بە هەچێ بێ بۆ 20 چرکە ئەبێ ئیسراحەت بە چاوەکان بین سەیری شوێنێک بکەین کە 6 پێ دوور بێ ینی 20 مەتر دوور بێ ینی ئەتوانی لە پەنجەرەوە سەیری ئاسمانکەی شوێنێکی دوور بۆ چونکە ئێمە کە سەیریەوە کۆمپیوتەر و ئەو شتا ئەکەین چاومان لە عەزەڵەکانی چاومان لە شێوەیەکی نزیک بوونەوە دەقاگرێت چاومان هیلاکە بێ کە تۆ سەیری دوورەکەی چاوەکە دوورەکەوێتەوە ئیسراحەتی پێ هەیە بۆ ئەمانەش ئەگەر ئەوەش بکەیت لەگەڵ شاچەند ڕاهێنانە هەیە ئەگەر بیکەیت تۆ سووری خوێنی ناو چاوەکە چالاکە بێتەوە مەسەلەن زیگزاکێک هەیە سەر و خوار سیر ئەکەیت لەگەڵی ئەمە چییە چاوەکەت تۆ سەر و خوار ئەکات لەگەڵیا یعنی هەموو جوڵەی چاوەکە بەدەست ئەهێنێ ئەنی ئەمە لەوانەیە ڕۆژانە هەر مەسەن سەیری ئەملا ئەولا بکەین چاومان سەر و خواری پێ نەکەین بەس ئەو حرەکەیە یەکێکە لەو حرەکانی کە زۆر باشە یان ئەگەر نقطەیەک بێنی بە عەفو قەڵەمێک بێنی سەری قەڵەمەکە بکەیت و بە دائیری بیخولێنیتەوە چاوی ئەملا بەم شێوە و چاوی ئەملاش بەم شێوە ینی سەیری قەڵەمەکە بکەیت و لەگەڵ ئەمە زۆر ئاسانە کەرەستەکانیشی بەردەستە ئازیت کێشی نیشان بەی سرت خۆش بێ سەری قەڵەمەکەیە لەگەڵ یا بەم شێوەیە هەردوو چاوت یەکەم جار ئەملا دوایی چاوەکەی ئەملا یعنی هەموو حرەکەی چاوەکانی تیا ئەبێ ئەنجا ئەمەش هەیە بۆ ئەملا بۆ سەرەوە ئەمەش بۆ خوارەوە لا خێرشە ئاوا تۆزێ نزیکێکی تۆ چاوە خێلیەکی سەرنگێژ ناخوارد دکتۆر لەو کاتە تۆزە سەرگێژ خواردنەوە دروست ناکا بۆ مرۆڤ لەو کاتە ئاساییە ئەمانە ئاساییە ئەگەر بەسەری عینێکی بە هێواشی بیکەیت و 1-2 جار بیکە تا ڕاییت ئەمە 3 جار بۆ 5 جار بیکەی لە ڕۆژێکە شەرت نییە ئەگەر هەموو ڕۆژێکیش نەوتوانی با هەفتەی جارێک بێت باشە دکتۆرە هەندێک کەس هەیە لەوانەیە گەنج بێت و هیچ گرفتێکی نەبێت لە چاوە بەڵام شەوانە کە ئەخەوێت بەیانی کاڵەسێتەوە ڕیپۆقێکی زۆری دەرکردووە زۆر داڵێ هەست دەکەم وەکو زیخی وە ئەمە هەیە ئەگەر بەردەوام دووبارە بێتەوە گرفتە یاخود چی ڕیپۆقکردنی چاو بە هەموو شێوەیە گرفتە یا معنایەوە چاوە ئیلتیهابی هەیە ینی نابێت چاو ڕیپۆقی هەبێ هیچ چاوێک نابێت ڕیپۆقی هەبێت کە ڕیپۆقی بوو معنای ئیلتیهابی هەیە بێت چارەسەر وەرگرێ هەنێ ڕیپۆق هەیە ئەڵێ ڕیپۆقێکی زەردی عەفو سپی وشکە هەر لە سوچی چاوەکە بەس بەیانیان نەک چاوەکە بلکێ بەیەکە ئەمانە ئەوە دروستە بێ ئەو معنای ئەوەیە چاوەکەی
وشکێکی تیا هەیە خۆی فرمێسکی چاو 5 کۆنتنتی تیا 5 پێکاتی تیا یەکێک لە پێکاتەکان ئەو نوعەیە کە ئەوە وا لێ ئەکات یعنی ئەگەر ئەوەی کەم بێت وا ئەکات ئەو ڕیپۆقا زەردە بچووکە لەویا دروست بێ ئەو بەس ئەگەر یەک جار لە ڕۆژەکە مەسن بەیانی هەستا هەیبوو بەس ئەگەر بەردەوام ڕیپۆقی کرد و چاوەکە و ئاوی کرد و سووربەوە ئەو باش نییە معناوی التیهابی هەیە یەکێکی کەش لە خۆپارێزیەکان بۆ چاو خواردنی ڤیتامیناتە ڤیتامین ئی زۆر باشە ڤیتامین دی یەکێکە لەو ڤیتامینانەی کە زۆر باشە و 4 جۆر سەوزەش هەیە ئەمە بیکەین بە کۆتایی بەنامەکە 4 جۆر سەوزە هەیە زۆر باشە بخورێ بڕۆکۆلی بیبەری شیرین کیوی سپێناغ ئەمانەیە یەکێکن لەو مادانەی کە لوتینیان تایە بۆ شەبەکەی چاوەکە زۆر باشە لای خۆمان گێزەر هەر زۆر هەموو یاڵە گێزەریش زۆر باشە بەس ئێستا گێزەر چۆتە دواوە جاران گێزەر لە پێشەوە بوو کە بۆ چاو باشە بەس ئێستا ئەم خواردنە سەوزانە چووکە لوتینیان تایە ئەمانە بۆ شەبەکەی چاو زۆر باشترە دکتۆر ئەمە وەکو دوا پرسیاری منش لە بەڕێزت بوونی بەڕێزت لێرە دەرفەتێکە بۆی کە هەندێک پرسیاری ترش کە گرفتی زۆرێک لە کەسەکانە ئێمە ئاڕاستی بەڕێستی بکەین لە ئێستای چاو وشکبوونیش زۆر هەیە زۆر کەس خۆی هەر ئەچێت ئەم قەترەی فرمێسکی دەستکردەکان هەیە بەکاری ئەهێنێت یان مەڵحەمێک هەیە ڤیتامین ئەیە ئەیهێنێت چاوی پێچەورەکە ئەمانە ڕێگەی باشە بۆی کە ئەو چاو وشکبوونە دروست نەکە باشترە یەک جار سەردانی دکتۆر بکە بۆی بزانێت دەرەجەی وشکبوونی چاوە چونکە ئەوەش تێستێکی پێڵەن شێرمە تێست کاغەزێکی وردە ئەیخێنە چاوەکە و بە 5 دقە تایمەری بۆ دائەنین بۆی بزانین ئەو چاوە لە چەنێ وشکە ینی خۆی دەرەجەی تیا هەیە 5 15 ئەگەر 5 بێ ینی سڤیر وشکبوونەوە ینی زۆر وشکبوونەوە هەیە ئەگەر دەبێ ینی مایڵدە ینی تۆزە وشکبوونەوە ئەگەر 15 بێ و باشتر بێ معنای وشکبوونەوەکەی نییە لەوانەیە چاوەکە هۆکارێکی تری هەبێت ئەگەر دکتۆر پێیوت ئەمە تۆ چاوت وشکە و ئەتوانی ئەمە لەسەری بکڕێتەوە قەیچێکە ئەتوانێت لەسەری بکڕێتەوە بەس بە هەر لە خۆیەوە نەچێت بیکڕێت یعنی جار ئەوانەی کە مەسەن شاشەی کۆمپیوتەر زۆر بەکارێنن ئێمە وەکو دکتۆر پێیان نەڵێن ئاساییە ئەتوانن بەکاری بهێنن بەس ئەگەر یەکێک ئەو مشکلانەی نەبێ بە سەردانی دکتۆر بکات زۆر باشە وەکو دوایین پرسیاری منیش بابەتێک ئێستا زۆر باوە بەکارهێنانی عادەسات دکتۆر ینی بە تایبەتی زۆرینەی لای خانمان هەیە کە ڕۆژانە بەکارمان لە ڕەنگ ئەمە کاریگەری خراپە چێ هێڵێت ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنێ نەخێر هیچ کاریگەرەیەکی خراپە بۆ چۆنە تەندروست تۆ ئەبێ دەست پاک بێ کە ئەیکەیتە چاوەکە کە دەریەکەی قوتوی خۆی هەبێت تایبەتی مەحلولی خۆی هەبێ ئەو عادەسێ بەکاری بێنی نەک تۆ مەحلولی نابێ هی شەریکەیەکی کە یان هەیە ئاوی تێئەکا نازانم ئاوی مقەتەرە چیە نابێ بە هیچ شێوەیە نابێ و عادەسەیە بە هیچ شێوەیە پیس ببێت ئەگەر واهی بۆ بەنینۆکی بەرنەکەوێ کە کردە چاوە هەست کرد سووربوونەوە شتێک هەبێ معناوێ شتێک هەیە لە چاوەکە سەردانی دکتۆر بکە و لە هەمووی گرنگتر کوالیتی عادەسەکەی ئەبێ زۆر باش بێ ینی نابێت تۆ لە هەموو شوێنە عادەسە بکڕی لە سنتەری لە چاویلکە سازەکان هەن ئەوانە باشن سنتەرە طبیەکانیش هەن ئەوانە باشن چونکە ئەزانی چۆن دروست کراوە و ڕێنمایەکانی چەن و ئەزانی بۆ چەند سەعات بەکارێت چونکە هەنێ عادەسە هەیە لەوانەیە 2-3 سەعات بەکار بێ ئەم لەوانەیە 8 سەعات لە چاویا بێ هەیە ڕۆژانەیە پێڵێن تۆ مانگانە با لە چاوتا بێ ئەم نەخۆشە ئەچێ ئەم عادەسەیە کاتە چاوی 1 مانگ لە چاوە بێ ئێوە چاوەکە زۆر خراپەکە ینی هەروێرانی ئەکات دەسەکانە خۆش بۆ زانیارەکانت بە هیوای ئەوەی کە بینەرەکانیشمان سوودیان بینی بێ لە زانێرەکانی بەڕێز دووبارە سپاس بۆتە دەست خۆش بێ.